نەتەوەی سەیدنا ئیبراهیم سەلامی خودای لێبێت لاپەڕا 73. دوای نەتەوەی ثەمود نەتەوەی سەیدنا ئیبراهیمیش دێت سەلامی پەروەردگاری لێبێت لێکدانەوەی دید و باوەڕی ئەم نەتەوەیش گرنگ و پێویستە چونکە لەناو خەڵکی داوا باوەکە نەمرود باوەڕی بە خوددا نەبووە و داوای خودایەتی کردووە بەڵام لە ڕاستیدا باوەڕی بەبوونی پەروەردگاری گەورە هەبوو دەیزانی کە خوددا بەدیهێنەر و کار هەڵسوڕێنەری ئەم بوونەوەرەیە ئەو تەنها داوای خودایەتی بە مانای سێم و چوارەم و پێنجەم دەکرد هەروەها خەڵکی وا حاڵی بوونە کە نەتەوەی ئیبراهیم سەلامی پەروەردگاری لێبێت نا لە ڕووی خودایەتی ئەلوەهیە و نە لە ڕووی پەروەردگارەتی ئەڕبوبیە و خوددا نەناسیوە و باوەڕیان پێی نەبووە لە واقعدا حاڵی نەتەوەی سەیدنا ئیبراهیمیش سەلامی خودای لێبێت هەروەک حاڵی نەتەوەی نوح و عاد و ثەمود بووە لەوەدا کە ئەمانیش باوەڕیان بە خوددا هەبوو کە بەدیهێنەری ئەم بوونەوەرەیە هەروەها نوکۆڵیان لە پەرستنی نەدەکرد بەڵام سەر لێ شێواویەتی ئەمان لەوەدا بوو کە ئەستێرەیان لە خودایەتی دەکردە هاوڵی خوددا و پەروەردگاریشیان بە مانای سێم و چوارەم و پێنجەم تایبەت کردبوو بە سەرۆک و پیاوە گەورە و خاوەندە سەڵاتەکانیان دەقەکانی قورئانی پیرۆز بە شێوەیەکی ئاشکرا ئەم مەسەلە ڕوون دەکەنەوە بە جۆرێک ئینسان سەری سوڕ دەمێنێ کە چۆن خەڵکی هەستیان بەم ڕاستیان نەکردووە و کەم تەرخەمیان تیا کردووە جاوەرە بابەر لە هەموو شتێک پێکەوە سەیری ئەو ڕووداوە بکەین کە بەسەر ئیبراهیم داهات سەلامی خوای لێبێت کاتێ لە سەرەتای پێگەیشتیندا بوو کە قورئان چۆنێتی هەوڵ و تێکۆشانی پێغەمبەر ئیبراهیم ڕوون دەکاتەوە بۆ گەیشتن بەڕاستی پەروەردگار لە سوورەی ئەلئەنعام ئایەتی 76 تا 79 دەفەرمێت فلما جن عليه الليل رأى كوكبا قال هذا ربي فلما أفل قال لا أحب الآفلين فلما رأى القمر بازغا قال هذا ربي فلما أفل قال لئن لم يهدني ربي لأكونن من القوم الضالين فلما رأى الشمس بازغة قال هذا ربي هذا أكبر فلما أفلت قال يا قوم إني بريء مما تشركون إني وجهت وجهي للذي فطر السماوات والأرض حنيفا وما أنا من المشركين واتا کاتێک کە شەو باڵی ڕەشی بەسەرا کێشا ئەستێرەیەکی دیت و گوتی ئەمە پەروەردگارمە تا بۆ نەتەوەکەی بسەلمێنێت کە ئەوانە خودانین کە بزر بوو گوتی من شتی بزر بووم خۆش نابێ خدا نابێت ئەو سیفەتەی هەبێت کاتێک کە مانجی دیت هەڵهات گوتی ئەوەیان پەروەردگارمە بەڵام کە ئەویش ئاوا بوو گوتی ئەگەر پەروەردگارم ڕێم نیشان نەدا ئەوا دەچمە ڕیزی کۆمەڵی گومڕاو سەر لێ شێواوانەوە ویستی لە نەتەوەکەی بگەێنێ کە لەسەر ڕێیەکی خراپن ئەو جا کاتێ ڕۆژی بینی هەڵهات گوتی ئەمەیان گەورەترە ئەمە پەروەردگارمە کاتێ ئاوا بوو گوتی ئەینەتەوەکەم ئەمن بێبەریم لەوەی کە هاوڵ بۆ خوددا بڕیار دەدەن و من ڕووم کردە ئەوەی کە ئەرز و ئاسمانەکانی بەدیهێناوە ڕووکردنێکی پاک و تەواو دوور لە هاوڵ پەیداکردن من لە هاوڵ پەیداکەران نیم لەم ئاەتانەی کە هێڵیان بەبندا هێنرا بوو بە دیار دەکەوێت کە ئەو کۆمەڵگەی پێغەمبەر ئیبراهیم سەلامی خودای لێبێت تێیدا بوو بیر و لۆچوونیان وابوو کە ئاسمانەکان و زەوی بەدیهێنەرێکیان هەیە ئەگەرچی باوەڕیان بە ئەستێرە و هەسارەی گەردوونی وابوو کە خوان بەڵام پێشیان وابوو کە خودای تریشەیە ئەوەش سەیر نییە چونکە نەتەوەی ئیبراهیم لەنەوەی ئەو مسلمانانە بوون کە باوەڕیان بە پێیامبەری پێغەمبەر نوح هێنابوو لەناو ئەو نەتەوانەی کە نزیکی ئەوان بوون لە کات و سەردەم و خزمەتیدا لە سەردەستی پێغەمبەرە بەڕێزەکان کە یەک لە دوای یەک دەهاتن ئاینی ئیسلام بەردەوام زیندوو دەبەوە نوێ دەکرایەوە وەکو پەروەردگار دەفەرمێت إذ جاءتهم الرسل من بين أيديهم ومن خلفهم واتە لەناو خۆیان و دوای ئەوان پێغەمبەرمان بۆ ناردوون بەڵکو لە هەموو لایەکەوە نێردراومان بۆ ناردن
بەو پێی پێغەمبەر ئیبراهیم بیر و لۆچوون و تێڕوانینی ئەوەی کە ئەڵڵا پەروەردگار و بەدیهێنەری ئاسمانەکان و زەویە لەو دەوروبەر و ژینگەی وەرگرت بوو کە تێیدا گەورە بوو. ئەو پرسیارەی کە لە دڵیدا بوو بۆ گەیشتن بەڕاستی ئەو بیر و لۆچوونە بوو کە لە ناو نەتەوەکەیدا بڵاو بوو کە گوایە ڕۆژ و مانگ و هەسارە گەڕۆکەکانی دی هاوبەش و هاوڵی ئەڵڵان لە پەروەردگارەتیدا تەنانەت لە پەرستن و عیبادەتەکانیشی کردوبیان بە هاوڵی پەروەردگار. جا ئیبراهیم سەلامی پەروەردگاری لێبێ پێش ئەوەی خودای گەورە هەڵی بژێرێت بۆ پێغەمبەراتی زۆر بە بڕشتانە هەوڵی فکری خۆی خستەگەر تا وەرامی ئەو پرسیارە بداتەوە تا یاسای هەڵهاتن و ئاوابوونی ئەستێرەکانی ئاسمان بۆ هۆی گەیشتن بەڕاستیەکی واقعی کە هیچ پەروەردگارێک نییە تەنها بەدیهێنەری ئاسمانەکان و زەوی نەبێ. هەر لەبەر ئەوە بوو کە پێغەمبەر ئیبراهیم سەلامی خوای لێبێت لەگەڵ ئاوابوونی مانگوتی ئەگەر خودای گەورە ڕێم پێ نیشان نەدا دەترسم هەروە بمێنمەوە و نەگەمە ڕاستی و منیش هەڵخەڵەتێم بەو ڕواڵەتەی کە وەکو هەزارانی خەڵکی دەوروبەرم پێ هەڵخەڵەتاون. جاکە خودای گەورە بۆ پێغەمبەراتی هەڵی بژار بانجی نەتەوەکەی بۆ خوداپەرستی و بەنداتیکردنی خودای تاقانەی واتە ئەڵڵا کرد بە وردبوونەوە لەو وشانەی کە سەیدنا ئیبراهیم بە نەتەوەکەی دەگوت زیاتر ئەو شتانە بەدیار دەکەوێت کە باسمان کردن. پەروەردگار لە سوورەی ئەلئەنعام ئایەتی 81 دەفەرموێت وكيف أخاف ما أشركتم ولا تخافون أنكم أشركتم بالله ما لم ينزل به عليكم سلطانا فأي الفريقين أحق بالأمن إن كنتم تعلمون. واتا كي أماشتشي معقولة من لبتكاني إيوه بترسم ككردون دان هاولي خوا كتيوال لخداي جورا ناترسن كهاولتان بويداناوا خو خداي جورا ري أمي نداون يان لسوري مريم كپروردگار دفرمي وأعتزلكم وما تدعون من دون الله واتل خوتان وهانابو هنراوانتان كناجير دبم كلا شوي بتو سنم دا داتان تاشيونو لجاتي خدا ديان پرسنو ليان دپارينوا يان لسورة الأنبياء كدفرمي قال بل ربكم رب السماوات والأرض الذي فطرهن. واتا إبراهيم قتي بلكو پروردگارو خداي ايوا كشاني پرستن بي پروردگاري أرزو آسمان كانا كبديه ناون نك أو بتو سنمانا. پروردگار لسورة الأنبياء آياتي 66 دفرمي قال أفتعبدون من دون الله ما لا ينفعكم شيئا ولا يضركم. واتا إبراهيم قتي آية غيري خدا دا پرستن كنسوتان پيدگين النزيان ياخد لسورة الصافات آياتي 85 تا 87 كدفرميت إذ قال لأبيه وقومه ماذا تعبدون أئفكا آلهة دون الله تريدون فما ظنكم برب العالمين. وتاكات سيدنا إبراهيم بباوچي نتوكي فرمو بوچي او دارو بردلباتي خدا دا پرستن بوچي و بدرو دلس خوتاني قناع كردو چند خداي چي ترزگل خداي گەورە بە خوداتان داناون کە دژوارترین چاواشەکاریە چونکە ئەوانەی دەیان پەرستن لە بنچینەدا خودانین ئەو خەڵکە نەزانە بە خودایان داناون. ئەدی گومانتان دەربارەی پەروەردگاری جیهانیان چییە؟ دەبێت لەو ڕۆژەی پێی دەگەنەوە چیتان لێ بکە؟ ئایا دەبێ واستان لێبێنێ و ئازارتان نەدا؟ یان پەروەردگار لە سوورەی ئەلممتەحینە ئایەتی 4 كدفرميت قد كانت لكم أسوة حسنة في إبراهيم والذين معه إذ قالوا لقومهم إنا براء منكم ومما تعبدون من دون الله إنا براء منكم ومما تعبدون من دون الله كفرنا بكم وبدا بيننا وبينكم العداوة والبغضاء أبدا حتى تؤمنوا بالله وحده إلا قول إبراهيم لأبيه لأستغفرن لك وما أملك لك من الله من شيء ربنا عليك توكلنا وإليك أنبنا وإليك المصير.
وتا ئێمە بێبەرین لە خۆتان و لەو شتانەشکە لە غەیری خوددا دەیان پەرستن باوەڕمان پێتان نییە و باوەڕمان بەو ئاین و ڕێبازەش نییە کە لەسەرین با بەردەوام دژمنایەتی و ململانێ بکەوێتە نێوان ئێمە و ئێوە و دژمنداریەتیمان لە یەک بە ئاشکرا بێت و تا ئەو زەمانەی ئێوە واز لە کوفر دەهێنن و دێنە سەر ڕێی خواویستی لە وتەکانی سەیدنا ئیبراهیمەوە دیارە کە جەنابیان نەتەوەیەک نادوێنێ کە ئەڵڵا نەناسن و نکۆڵی لەوە بکەن کە خودایە و پەروەردگاری هەموو جیهانە وا دیار نییە کە زەین و مێشکیان بەتاڵ بێت لەو دید و باوەڕانە سەیدنا ئیبراهیم لەناو میلەتێکدا بوو کە لەلایەنی پەروەردگارەتی ئەڕوبوبیە بە مانای یەکەم و دووەم و لەلایەنی خودایەتیش ئەلئولوهیە و هاوڵیان بۆ خودای گەورە بڕیاردا بوو بۆیە لە هەموو قورئانە وتێکی ئیبراهیم عەلەیه السەلام نادۆزیەوە کە بەنەتەوەکەی بڵێ باوەڕتان بە خودای تاک و تەنها هەبێت کە پەرسترا و پەروەردگاری هەموو جیهانە تا ئیقناعیان کات بەردەوام داوای ئەوەیان لێ دەکات کە تەنها خوددا بە پەروەردگار و پەرسترا و بزانن اینجا بابینە سەرباسی ئەو گفتوگۆی کە لە نێوان نەمرود و سەیدنا ئیبراهیم پێغەمبەردا ڕوویدا سەلامی پەروەردگاری لێبێت کە قورئان لەم ئاەتانە بۆمان دەجێڕێتەوە پەروەردگار لە سوورەی ئەلبەقەرە ئاەتی 258 کە دەفەرمێت ئەلەم تەڕە ئیلە الەذی حاجە ئیبراهیم فی رەبیه ئەن ئاتاه الله الملک إذ قال إبراهيم ربي الذي يحيي ويميت قال أنا أحيي وأميت قال إبراهيم فإن الله يأتي بالشمس من المشرق فأت بها من المغرب فبهت الذي كفر والله لا يهدي القوم الظالمين واتا ئەرێ ئەو کابرایەت پێسەیر نییە کە دەمەدەمێ و شەڕە قسەی لەگەڵ ئیبراهیمدا دەربارەی هەبوونی پەروەردگار دەکرد سەرەڕای ئەوەی کە خودای گەورە ماڵ و مڵکێکی زۆری پێدا بوو کاتێک کە ئیبراهیم لە وەرامی نەمروددا گوتی پەروەردگاری من ئەو زاتەیە کە ژیان بە جەستەکان دەبەخشێ و دەشیان مرێنێ نەمرود گوتی ئەمنیش دەژێنم و دەمرێنم دوو پیاوی زیندانیە ناو یەکێکیانی کوشت و گوتی ئەوەم مراند و ئەوی تریانیشی ئازاد کرد و گوتی ئەوەشم زیندوو کردەوە ئیبراهیم کە زانیەوەندە جێل و نەفامە بەڵگەیەکی دی بۆ هێنایە کە نەتوانێ ڕەتی کاتەوە فەرمووی خودای من ساڵەهایە ڕۆژ لە ڕۆژهەڵاتەوە هەڵدێنێ دەتۆش جارێک لە ڕۆژ ئاواوە هەڵی بێنە لێرەدا ئەو بێباوەڕە دەمی بووە تەڵەی تەقی و ورتەی لێوە نەهات ئەوەی لەم گفتوگۆیە ئاشکرا دەبێ ئەوەیە کە کێشەی نێوان پێغەمبەر ئیبراهیم و نەمرود ئەوە نەبوو ئەم بفەرمێ خوددا هەیە و ئەو بڵێ نییە بەڵکو ئەوە بوو کە چێ بە پەروەردگار دەزاندرێ چونکە نەمرود لە ناوگەلێکدا بوو کە باوەڕی بە خوددا هەبوو پاشان نەمرود خۆشێت نەبوو تا ئەو قسە پڕ و پوچ و ناشیر نەبکات و بڵێ من بەدیهێنەری ئاسمان و زەویمە و کار هەڵسوڕێنەری مانگ و ڕۆژم لە ڕاستیدا مەبەستیەوە نەبوو کە بڵێ من ئەڵڵامە و پەروەردگاری ئاسمان و زەویمە بەڵکو مەبەستیەوە بوو کە ئەو پەروەردگاری ئەو مەملەکەتێک کە پێغەمبەر ئیبراهیم یەکێکە لە دانیشتوانی داوای پەروەردگارێتی نەدەکرد بە مانای یەکەم و دووەم چونکە باوەڕی بە پەروەردگارێتی ڕۆژ و مانگ و ئەستێرەکان هەبوو داواکەی ئەو بۆ پەروەردگارێتی بە مانای سێم و چوارەم و پێنجەمی مانای ڕبوبیە بوو تا ئیعتراف بە شەرعیەتی خاوەنیەتی و دەسەڵاتی ڕاستەکردنی ئەو مەملەکەتەی دەست دەکەوێت بەواتایەکی دی مەبەستی ئەوە بوو کە خاوەنی ئەو مەملەکەتێ و خەڵکەکەشی کۆیلە و ژێردەستی ئەون و دەسەڵاتە مەرکەزیەکەی ئەو کۆیان دەکاتەوە و فەرمانی ئەو دەستوری ژیانیانە وشەکانی ئاەتی ئەن ئاتاه الله الملک بەڵگەیەکی ڕوونن کە خاوەنیەتی دەسەڵاتە سیاسیەکەی نەمرود خوا پێی بەخشیوە بەڵام بانگەشەی پەروەردگارەتی خۆی هەر لە خۆڵکێشان و لاف و لێدان و چەسپاندنی فەرمانڕەوایەتی و مڵکایەتی خۆیەتی بۆیە کە هەواڵی درایە کە لە ناو ژێردەستەکانیدا پیاوێک پەیدا بووە ناوی ئیبراهیمە و باوەڕ بە پەروەردگارەتی ڕۆژ و مانگ و ئەستێرەکان لە بازنەی ئەو دیوی سروشتەوە ناکات هەروەها لە ڕووی شارستانی و ڕامیاریشدا باوەڕ بە پەروەردگارەتی پاشای سەرتەختی ئەو سەردەمە ناهێنێ سەری سوڕما و بانجی کرد تا بزانێ ئەو چێ بە پەروەردگار دەزانێ جەهەر لە سەرتاوە پێغەمبەر ئیبراهیم فەرمووی پەروەردگاری من یەکێکە دەمژیێنێ و دەمرێنێ و دەتوانێ خەڵکی بمرێنێ و زیندوشیان بکاتەوە نەمرودیش هەستی بە من جوبنەوانی مەسەلەکە نەکرد بۆیە ویستی پەروەردگارەتی خۆی بسەلمێنێ بۆی کە بڵێ منیش مردن و ژیانم بەدەستە
بە ئارەزووی خۆم چێم بوێ دەیکوژم و خوێنی دەڕێژم. لێرەوە ئیبراهیم بۆی ڕوون کردەوە کە لای ئەو هیچ پەروەردگارێک نییە تەنها ئەو ئەڵڵایە نەبێ کە بە هەموو ماناکانی پەروەردگاریەتیەوە پەروەردگارە. جا چۆنێکێک بەشی هەیە لە پەروەردگارەتی لە کاتێکدا کە دەسەڵاتی نەبێ بەسەر هەڵهاتن و ئاوابوونی ڕۆژدا. نەمرودیش پیاوێکی زیرەک بوو، هەرکە ئەو بەڵگە هەنجەت بڕێی ئیبراهیمی گوێ لێ بوو، زانی کە ئەو بیر و لۆچوون و ڕایانەی خۆی لەسەرەتی پڕوپوچە و داواکردنی پەروەردگارەتی لەناو موڵکی خوادا لاڤلێدان و داواکارێکی بەتاڵە، بۆیە دەمکوت بوو ورتەی لە دەم نەهاتە دەرەوە. بەڵام لەگەڵ ئەوەشدا خۆپەرستی و ئارەزوبازی و هەواپەرستی بەرژەوەندی و خێڵاتی هەروای لێکرد کە لەو دەسەڵاتی خۆی نێتە خوارەوە تا بۆ گوێڕالی پەروەردگار و پێغەمبەرەکەی بگەڕێتەوە، ئەگەرچی ڕاستی و حەقیقەتیشی بۆ ڕوون بوویەوە. لەبەر ئەوەیە کە خودای گەورە ئەم گفتوگۆی فەرموو والله لا يهدي القوم الظالمين. مەبەستەوەیە کاتێ نەمرود پاشەوەی ڕاستی بۆ ڕوون بۆ ڕازی نەبوو کە ئەو ڕێگەی بگرێ کە دەبوو بیگرت بایە، بەڵکو هەر لەسەر دەسەڵات و چەوساندنەوە ستەمکردنی خۆی بەردەوام بوو. بۆیە خودای گەورەش ڕووناچی ڕێگەی خۆی پێنەبەخشی، چونکە سنەتی پەروەردگار وانییە یارمەتی یەکێک بدا کە نایەوێت بێتە سەر ڕێگای ڕاست و هیدایەت و ڕێنمایی پەروەردگار قبول بکات. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات. نەتەوەی لوط عليه السلام لە پەڕا 82. لە پاش نەتەوەی ئیبراهیم لە قورئانە نەتەوەی سەیدنا لوط پێغەمبەر دێت کە خودای گەورە سەیدنا لوطی بۆ ڕەوانە کرد کە برازای سەیدنا ئیبراهیم بوو سەلامی خودایان لێبێت. قورئانەوە ڕوون دەکاتەوە کە ئەوانیش نوکوڵی هەبوونی پەروەردگاریان نەدەکرد، نوکوڵی ئەوەشیان نەدەکرد کە خوددا بەمانای یەکەم و دووەم بەدی هێنەر و پەروەردگارە، بەڵام ئەوەیان نەدەسەلماند کە ئەڵڵا بە پەروەردگار بەمانای سێم و چوارەم و پێنجەم دابنێن و بستنە ژێردەسەڵاتی ئەو پێغەمبەرەوە کە لەلایەن خوداوە ڕەوانە کراوە و بەرنامەی ژیانی لەلایەن خودای پەروەردگاری جیهانیانەوە هێناوە کە دەبێ ملکەت بن بۆی. ئەوان دەیانویستی ئارەزویان لێبێ بیکەن و حەزی خۆیان نەشکێنن. ئازادی بێقەید و شەرت ئەمەش سەری کێشان بۆ تاوانە گەورەکانیان کە لە ئەنجامیدا تووشی ئەو ئازارە سەخت و دژوارە بوون کە بە فەتارەت چوونە. ئەوەی پشتی ئەو ڕایەمان دەگرێ ئەم دەقە قورئانیانەی خوارەوەن. پەروەردگار لە سوورەی ئەش-شوعەرا ئاەتی 161 تا 166 دەفەرموێت قال لهم أخوهم لوط ألا تتقون إني لكم رسول أمين فاتقوا الله وأطيعون وما أسألكم عليه من أجر إن أجري إلا على رب العالمين أتأتون الذكران من العالمين وتذرون ما خلق لكم ربكم من أزواجكم بل أنتم قوم عادون. واتا کاتێک کە لوطی برایان پێی گوتن ئایا لە سزای خوددا ناترسن ئەو کارە ناپەسند و نابەجێیانە دەکەن، من نێردراوی دەست و زمان پاچی خوداییم بۆ لای ئێوە نێردراوم، دە لە خوددا بترسن و گوێڕالیم بکەن. خۆ من لە ڕێنمایی ئێوەدا هیچ پاداشتێکم لە ئێوە ناوێت، پاداشتی من لای پەروەردگاری جیهانیانە. بۆچی واز لە هاوسەرانتان دێنن کە پەروەردگارتان بۆی دروست کردوونە و بەنێرینە ئارەزووی جنسی خۆتان تێر دەکەن؟ بەڕاستی ئەوە کۆمەڵێکی دەست درێژی کارن و سنووری حەڵاڵتان بەرەو حەرام بەزاندووە. دەبینین هەمان وشەکانی سەیدان نوح و ساڵح و هود دووبارە دەکاتەوە. ئەمەش بەڵگەی ئەوەیە کە پێغەمبەران سڵاوی پەروەردگاریان لێبێت، بانگەوازیان یەکە و ئامانجیان یەکە، چونکە لە یەک سەرچاوەوە هاتووە. شتێکی ڕوون و ئاشکرایە کە ئەم جۆرە قسانە لەگەڵ نەتەوەیەکدا ناکرێن بڕوایان بە هەبوونی خوددا نەبێ و بە بەدیهێنەر و پەروەردگاری ئەو جیهانەیدا نەنێن. بۆیە نابینی وا وەرامی پێغەمبەر لوط بدەنەوە و بڵێن خوددا چییە؟ چۆن دەبیتە بەدیهێنەر ئەم جیهانە؟ یا چۆن بۆی هێ ببێتە پەروەردگاری ئێمە و هەموو بوونەوەر؟ بەڵکو دەیانگوت قالوا لئن لم تنتهي يا لوط لتكونن من المخرجين. واتە گوتیان ئەی لوط ئەگەر واز لەو قسانە نێنی ئەوە بەدڵنیاییەوە شار بە دەرد دەکەین. قورئانی پیرۆز ئەم بابەتانەی لە جێیەکی تردا بەم موشانەی خوارەوە دەربڕیوە، هەروەک لە سوورەی ئەلعنکەبوت ئاەتی 28 و 29 کە دەفەرمێت ولوطا إذ قال لقومه
إنكم لتأتون الفاحشة ما سبقكم بها من أحد من العالمين أئنكم لتأتون الرجال وتقطعون السبيل وتأتون في ناديكم المنكر فما كان جواب قومه إلا أن قالوا ائتنا بعذاب الله إن كنت من الصادقين واتا پێغەمبەر لوط کاتێکە بەنەتەوەکەی گوت ئێوە کارێکی نابەجێ دەکەن کە نێربازیە هیچ یەک لە جیهانیان لە پێش ئێوەدا ئەم کارە بەدیەی نەکردووە ئێوە نێربازی دەکەن ڕێگری دەکەن لە کۆڕ و کۆمەڵگەکەتان داشتی نابەجێ دەکەن گاڵتە بە خەڵکی دەکەن مەگەر نازانن ئەوانە هەمووی کردەوەی نابەجێن ئەوان ئامۆژگاریەکانی لوطیان بەگوێیان نەچوو هیچ وەرامێکیان نەبوو تەنها ئەوە نەبێت کە گوتیان ئەگەر ڕاستەکەی پێغەمبەری دەسزای خودامان بۆ بێنە ئایا ئەمە وەرامی نەتەبێکە کە باوەڕی بە پەروەردگار نەبێ نە بە خودا ئەم قەومانە باوەڕیان بەبوونی پەروەردگار هەبووە بەوەش هەبووە کە دەبێ بپەرسترێت بەڵام لە پەرستنەکەدا هاوڵیان بۆ داناون و لە پەروەردگارێتیشدا نەیانویستەوە بێنەوە ژێر دەسەڵاتی یاسا و ڕێسای شەرعی پێغەمبەران یارەکە تاوانی گەورەی ئەوان گوێڕالیکردن و شوێنکەوتنی بەرنامەی غێری بەرنامەکەی خودای گەورەیە کە بە پێغەمبەرانی ڕەوانە کردبوو لە بەرامبەردا فەرمان و بەرهەڵستی ئەمر و نەهی سەرکردە و دەمڕاست و دەسەڵاتی سیاسی خۆیان وەرگرتەوە و کردویانەتە بەرنامەی ژیان با بە پێچەوانەی وەحیش بووبێت ئەمەش لە دینداریدا قبول نییە خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات نەتەوەی شوعەیب عەلەیهی السەلام لاپەڕا 85 اینجا با باسی خەڵکی مەدیەن بکەین کە بە ئەسحاب الئەیکە واتە خاوەن دارستاری چڕوپڕ ناسراون ئەوانە کە سەیدنا شوعەیبیان بۆ ڕەوانە کرابوو سەلامی پەروەردگاری لێبێ ئەوەی دەربارەیان دەزانین ئەوەیە کە ئەوانیش لە نەوەی سەیدنا ئیبراهیم بوون عەلەیهی السەلام کەوا بێ پێویست ناکات لێ بکۆڵینەوە داخۆ باوەڕیان بەبوونی خوددا هەبۆیان نە یا باوەڕیان بە پەروەردگارێتی و خودایەتی خوددا هەبۆیان نە لە ڕاستی داوانە نەتەوەیەکی مسلمان بوون دوایی بەهۆی ئەوەی بیر و لۆچونیان شێوا و کردەوەیان خراپ بوو لە ڕێ دەرچوون قورئانیش کە باسییان دەکا وا دەردەکەوێت کە نەتەوەکە دوای ئەو هەموو خراپەکاری خۆیان بە ئیماندار دەزانی بۆیە شوعەیب عەلەیهی السەلام دوجار پێی گوتن ئەی گەلەکەم ئەگەر خۆتان بە ئیماندار دەزانن ئاوا بکەن و ئەوە بکەن لە وتوێژی نیوان شوعەیب و نەتەوەکەی وەرامدانەوەی نەتەوەکەیدا دەردەکەوێت کە باوەڕیان بە خودا هەبوو و بە پەروەردگار و پەرستراویشیان دادەنا بەڵام لەگەڵ ئەوەشدا تووشی دوو جۆرە گومڕایی هاتبوون یەکەمیان قەناعەتیان وابوو کە لەگەڵ خودای گەورەدا خوداوەندی تر هەنە لە بواری خودایەتی و پەروەردگارەتیدا بەم شێوەیە خوداپەرستنیان پاک و بێگەر نەبوو دووەمیان وایان دەزانی کە پەروەردگارێتی خوددا لایەنەکانی ژیانی مرۆڤ لە ڕووی ڕەوشت و کۆمەڵایەتی و ئابووری و شارستانی و سیاسیەوە ناگرێتەوە وایان دەزانی کە بە ئازادیەکی ڕەها لە ژیانی خۆیاندا سەربەستن تا بە ئارەزوی خۆیان بژین و چی بکەن و چی نەکەن قورئانیش ڕاستی ئەم قسانەمان بۆ دەسەلمێنێ کە پەروەردگار لە سوورەی ئەلئاعراف ئایەتی 85 دەفەرموێت وإلى مدين أخاهم شعيبا قال يا قوم اعبدوا الله ما لكم من إله غيره قد جاءتكم بينة من ربكم فأوفوا الكيل والميزان ولا تبخسوا الناس أشياءهم ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها ذلكم خير لكم إن كنتم مؤمنين واتا شوعەیبمان بۆ لای خەڵکی مەدیەن ڕەوانە کرد پێی گوتن ئەی گەلی خۆم تەنها ئەڵڵا بپەرستن کە هیچ خودای ترتان نییە بێجگە لەو بەرنامەیەکی پاک و پوخت و بەڵگەی زۆر و ڕوونتان لە پەروەردگارتانەوە بۆ هاتووە کە موعجیزەی سەردەستی عەلەیهی السەلام لە کێشان و پێواندا زوڵم لە کەس مەکەن و شتی خەڵکی مەخۆن و بەتەواوی بدەنەوە پاش ناردنی پێغەمبەران و چاکسازیەکەی ئەوان لەسەر زەوی مەکەونە خراپەکاری و فەساد بڵاو مەکەنەوە ئەگەر باوەڕتان هەیە و دەڵێن ئیماندارین بەگوێم بکەن بۆ خۆتان چاکە یان پەروەردگار هەر لە سوورەی ئەلئاعراف ئایەتی 87 دەفەرموێت وإن كان طائفة من
منكم آمنوا بالذي أرسلت به وطائفة لم يؤمنوا فاصبروا حتى يحكم الله بيننا وهو خير الحاكمين. واتە مادەم تاقمێکتان باوەڕی هێناوە بەوەی کە منی پێنێردراوم و تاقمێکیش باوەڕی پێنەهێناوە دە چاوەنواڕی داوەریەتی خوددا بن کە حکمی خۆی لە نێوانتاندا ئەنجام بدات. خودداش باشترین حاکم و داوەرە. ئەمەش مژدەی ئیماندارانی بە سەرکەوتن تێدایە و بەڵێنی بە فەتارەچوونی کافرانیشە. پەروەردگار لە سوڕەی هود ئاەتی 85 تا 87 دەفەرموێت: ويا قوم أوفوا المكيال والميزان بالقسط ولا تبخسوا الناس أشياءهم ولا تعثوا في الأرض مفسدين بقية الله خير لكم إن كنتم مؤمنين وما أنا عليكم بحفيظ. قالوا يا شعيب أصلاتك تأمرك أن نترك ما يعبد آباؤنا أو أن نفعل في أموالنا ما نشاء إنك لأنت الحليم الرشيد. واتا ئەینەتەوەی خۆم با کێشانە و پێوانەتان دروست بێت، ماڵی خەڵکی مەخۆن و شتیان بەکەم و کورتی مەدەنەوە و ئاژاوە مەنێنەوە و فەساد لە وڵاتدا بڵاو مەکەنەوە. گوێڕالی پەروەردگار بکەن باشترە و ئەو حەڵاڵەی خوددا بۆ دیاریکردوون باشترە بیگرنە بەر وەک لەو حرامەی خۆی دەکەنەوە. من چاودێر نیم بەسەرتانەوە، بەڵکو پێغەمبەرێکی خوام و پەیامی ئەوتان پێڕادەکەێنم و ئامۆژگاریتان دەکەم. ئەوانیش بە گاڵتە پێکردنەوە گوتیان: ئەرێ شوعەیب، ئەوە نوێژەکە دوات لێ دەکا پێمان بڵێ دینی با و باپیران تا جێبێڵن و ناهێڵی لە کێشانە و پێوانشدا بە ئارەزووی خۆمان فروفێڵ بکەین. هەر بۆ گاڵتە پێکردن پێیان گوت: بەڕاستی تۆ کابراایکی عاقڵ و زانا و دانای. ئەو ڕستانەی هێڵیان بە بنداهێنراوە: ئەن نەترۆکە ما یعبد ئاباؤنا ئەو ئەن نەفعل فی ئەموالنا ما نەشاء. ئەو ڕستانەیە کە هێڵیان بەژێر داهاتووە تایبەتن بە بەڵگەی گومڕابوونی ڕاستەقینیان لەلایەن پەروەردگاریەتی و خودایەتیدا. خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات.